قەیرانی دارایی کاریگەری زۆری لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە. وەک خۆیان دەڵێن ناتوانن چیدی بەم شێوەیە ئیستا ئیدارە بکەن و داواکارن لە حکوومەت چارەسەری بەپلەی هەبێت بۆ قەیرانی دارایی و پرسیاری زۆربەی هەرە زۆری فەرمانبەرانیش ئەوەیە لە حکوومەت کەوا کەی ئەو ڕۆژە دێت کێشەی نەبوون و دواکەوتن و نیوموچەیان نامێنێت و ئیدی وەک جاران موچەکانیان وەردەگرن و لە کاتی خۆیدا داهاتی هەرێمی کوردستان و بگرە خودی عێراق 1995 و 1996 تەنها لە نەفتە بۆیە ئێمە پێویستمانە کە داهاتی نەفت یاخود بەرهەمی نەفت زیادکەین ئەگەر نرخی نەفتیش گەیشتە ڕێژەیەکی معقول داهاتەکە زیاتر دەبی لۆی کە بە دەرەجەیەک تەسفیەی موچەی فەرمانبەران و موچەخۆران بکرێ. فەرمانبەرێک کە بەناو بازاردا دەسوڕایەوە پێی ڕاگەیاندین بۆ کەلوپەلکردین نەهاتووە بازار چونکە بێپارەی کاریگەری زۆری لێ کردووە و نازانێت پەنا بۆ چ لایەک ببات. مۆزەفم لەو تەمەنە ئیش عەمەلیاتم پێ ناکرێتن سێ کوڕی جائێرم هەنە کوڕەکەم لە مەتعەمی بوو کابرا ڕەوانی کردیتەوە دەرێ ئیش زەعیفە الان هەشتش کوڕەکانم لە مالێ نەفەقیرێ یعنی هەزار دینارێن لە بەرچیدانیە بێنێ ئەین ئەو بازاڕی لە خۆ پیاسە چکن چاوە چەند بژن شتە چی بکەن یعنی ئەوە ژیان دەرێ بابە ئەمە چ بکەن دەرێ وەڵای کوڕم ئەمە چ بکەن دەبی شکرانەی خوای بکەی ئەوە ژیان نییە دەرێ ڕۆژ بە ڕۆژ خراتر دەبی هەفتە بە هەفتە مانگ بە مانگ سار بە سار. لای خۆیەوە قوتابیەکی زانکۆ کە لەگەڵ هاوڕەکانی هاتووە بۆ بازار بۆ دەنگی ئەمریکا ڕایگەیاند کە تاقینۆکانی خوێنی زەینمان هەر لەسەر پارە و بوونی بابمانە یعنی ئەڵێن بابمان چی ئەکات ئێمە چی ئەەکەین کە ئەمەش دەبێت ئەوە کارێک بۆ ئەوەی لە بەتایبەتی لە کۆمەڵگەی ئێمە نەک خەڵک بەڵکو قوتابیەکانیش کەمێک لاواز بن ئاستیان لاواز بێت. سەرباری دروستبوونی قەیرانگەلێک کەماوەیەکە بەڕووکی هەرێمی کوردستانی گرتوتەوە لەسەر ڕووی هەمووشیانەوە قەیرانی دارایی حکوومەتی هەرێم قەرزداریشە لەم بارەیەوە وتەبێژی حکوومەتی هەرێم وتی تەوان دەمێنێتە سەر شێوازی قەرز ئەگەر عەجزەکەش لەگەر حیساب بکەی بە عەجز و بە قەرز احتیمالە خۆی لە 18 میلیۆن دۆلارێک بداتن بەڵام ئەگەر عەجزەکەی لێ جیاواز بکە عەجزەکە لە ساڵانی 2008 و 9 بەسەرەوە ساڵانە عەجز هەبووە بەڵام ئەگەر تەنها قەرز بیتن احتیمالە نزیکەی 12 میلیارێک بیتن و لەگە ئەوەش کە لە تورکیاش ساڵی ڕابردوو ملیارێک دۆلار وەرگیرا بوو لە حکوومەتی تورکیا. سەرباری نەبوون و دواکەوتنی موچەی فەرمانبەران بوو نزیکەی 6 مانگ دەبێ تا ئێستاش ناو بازارەکان کەلوپەلەکان بە هەمان نرخی جاران دەفرۆشرێن فرۆشیارانیش باسی ئەویان کرد کە نیوەی کڕیارەکانیان هاوڵاتی عەرەبن کە لە ناوچەکانی خوارەوەی عێراقەوە هاتوونەتە هەولێر ئەوانیش کێشەی دواکەوتن و نەبوونی موچەیان نییە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.